ماوەی 2 ساڵە هیچ بودجەیەک بۆ کەرکووک نەنێردراوە. ئەو پرۆژانەش ئێستا ئەنجام دەدرێت لە سەر بودجەی پترۆدۆلار جێبەجێ دەکرێت. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک دەڵێت ئەگەر بەشێکی کەم لەو بودجەی ئیدارەی پێشتر ئێستا تەرخان بکرێت، خزمەتی زیاتری هاوڵاتیانی شارەکە دەکەین. جارێکی دیکە تاکید لەسەر ئەو قسەیەکەم و ئەگەر 125 بودجە و میزانی ئیداری پێشووی کەرکووکمان هەبێت کەرکووکەکەینە شارێکە کەس نەیناسێتەوە ئەوەندە جوان و باشەکەین. ئێمە لەگەڵ ئەو شەی کە میزانی و بودجەمان نییە توانیمانە لە ماوانە دەیان پرۆژەی استراتیژی لەم شارە بکەین. بەلامانەوە گرنگ ئەوەیە پلانەکانی ئێمە، گرنگ ئەوەیە تەختیتی ئێمە بۆ ئیشوکارەکان و دەستنیشانکردنی پرۆژەکان و ئەهەمیەت و گرنگی ئەو پرۆژانە بۆ خەڵکی کەرکووک چییە. تاکی دەکەمەوە پرۆژەی مکیاز لە کەرکووک نامێنێت. ئەو پرۆژانەی کە ئێمە دەیکەین ئەبێ پرۆژەی استراتیژی بێت و پرۆژەی بنەی تەحتی بێت و هاوڵاتیانی کەرکووک و هەموو عێراق سوودی لێ ببین. سەرۆکی لیژنەی پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەبوونی بودجە بە بەربەست دەزانێت لە بەردەم جێبەجێکردنی پرۆژە جیاوازەکانی پارێزگاکە. ئەو پرۆژانەی کە هێنراون پرۆژەی زۆر گەورە و استراتیژین بڵین لەگەڵ بەغدایە تەنسیخکرا و پرۆژەکان هێنراوە. ئەو پرۆژانەی دیکەی کە وەکو کۆنکریت و پرۆژەی خزمەتگوزاری لە کۆڵانەکانە ئەنجامەدرێ لە پشکی پترۆدۆلار ئەنجامەدرێ. زۆر جارم قسەیشمان کردووە وتومانە ئەگەر بێت و بودجەی کەرکووک وەکو خۆی پێمان بدرێ یان ئەوە تا هیچ نەبێ نیوەیمان پێ بدرێ کەرکووک والێکین کە نەیناسنەوە. کەرکووک ئێستا جگە لە بودجەیەکی کەمی پترۆدۆلار هیچ بودجەیەکی دیکەی نییە. ئەو پرۆژانەشی ئێستا جێبەجێ دەکرێت لە بودجەی پترۆدۆلارە. وەزیری دارایی عێراق هۆکاری نەناردنی بودجەی کەرکووک بۆ نەبوونی سیوەیلە دەگێڕێتەوە و ماوەی 2 ساڵە بودجەی پەرەپێدانی هەرێمەکانی بۆ شارەکە تەرخان نەکردووە. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.